زمان پێکهاتیەکە دەتوانێت نەتەوەیەک بپارێزێت ئەگەر چەندەها ڕوبەڕووی ناسەقامگیری بواری سیاسی ببێتەوە، بەڵام زمان ئەتوانێت جارێکی تر بارودۆخەکە لەسەر پێی خۆی بوەستێنێت و باڵێن ئەو نەتەوە یاخود ئەو وڵاتە وەکو خۆی بپارێزێت. بێگومان زمانی کوردیش لە کۆمەڵێک زاراوی جیاواز پێکهاتووە، بەسەر چەندەها ناوچەی جوگرافی جیاواز دابەش بووە. ئەمە شوای کردووەکەوە زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەند بێت، بەتایبەتی لە ناوچە دابڕاندراوەکان کە کارێکی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە زمان بپارێزرێت. مادەی ١٤٠ کارێکی گرنگی کرد بۆ ئەوەی بتوانێت زمانی کوردی بە پاراوەی و بە شیرنی خۆی بمێنێتەوە، هەروەکو دەبین لە زۆربەی خوێندنگاکان لە شاری کەرکووکدا یاخود لە ناوچە دابڕێنراوەکاندا زمانی کوردی تێدا بەکاردێنرێت و ئەو کەسانێکەوە لەوێ کوردنشینن تاکەکانی کورد یاخود منداڵەکانی خۆیان دەنێرنە خوێندنگە کوردیەکان. پێویستە زیاتر بچنە نێو خەڵکەوە، زیاتر شوێنە پەروەردەیەکان زیاتر بکەن بە زمانی کوردی، بتواننەوە لە پەروەردەیەکی بچووکەوە دەست پێ بکەن، واتە لە مناڵەکانەوە دەست پێ بکەن، لە ڕۆژەکانەوە دەست پێ بکەن، بۆی بتوانن ئەو پێکهاتانە بە شێوازێکی یەکگر یەکتر بگرن و لە هەمان کاتدا بەبێ گوێدانە بەر ڕەنگی جیاواز کار لەسەر ئەوە بکەنکەوە نەتەوەی کورد بە یەک زمانی بهێڵنەوە و هەمویان لە پشت ئاڵای کوردستانەوە بوەستن و بە زمانی کوردی شیرین قسە بکەن.